کاشمێر 11 خولەک لە قوتابخانەی چەقلاوە لە تانجەڕۆ ڕووداوێک ڕوویدا منداڵێکی تەمەن 13 ساڵ کە لە پۆلی 6 سەرەتاییە لەم قوتابخانەیە دوای ئەوەی بارودۆخی تەندروستی تێک دەچێت مامۆستاکان بەپەلە دەیبن بۆ ئیدارەی قوتابخانەکە و دواتر دەوترێت لەوێ ڕوانەی نەخۆشخانە دەکرێت و گیانە دەزدات ڕووداوەکە سەرەتا وا بڵاویەوە کە بەهۆی غازی سۆپاوە بووە و دەرگا لەسەر قوتابیەکە داخراوە بەڵام ئەوانین کە لێرە بوون و بەڕێبەرەکە ئەمەیان ڕەت کردەوە وتیان قوتابیەکە تەندروستی تێک چووە لە پۆلەکەدا 6 قوتابی تریشە بووە واتە بە ئەوە نزیکەی 7 قوتابی لە پۆلەکەدا بوون بەڵام تەنها ئەو تەندروستی تێک چووە و ڕەوانی نەخۆشخانەکرا و لەوێ و گیانی دەدەستداوە بەڕێبەری قوتابخانەکە ئامادە نەبوو ڕوونکردنەوە بۆ پەیام بدات و ڕێگەی نەدا ئەو پۆلە وێنە بگرین کە لەوان تیایدا گیانی لەدەستداوە تیمێک لە پۆلیسی بەڵگە و تاوانی سلێمانیش لە قوتابخانەکە لێکۆڵنێوان لە ڕووداوەکە کرد ڕۆیشتین بۆ گۆڕستان دوای بە خاکسپاردنی تەرمی لەوەند باوکی قسەی بۆمان کرد ئەو دەڵێت ئەو دەنگۆیانە ڕاست نەبوون کە کوڕەکەی بە سۆپای غاز گیانی لەدەستدا بێت و چاوەڕوانی راپۆرتی کۆتایی پزیشکی دادن نه هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە و ئەوەیانە پزیشکی دادوەری خۆی یەکلایەکاتەوە قوربانە هەر خۆی لە هین بوو لە مەکتەب بوو ئیتر دوای ئەوە کە هاتوۆتەوە خۆی دیارە حاڵەتێ دروست بووە لە ڕێی جەڵدە بێ شتێک بێ هەر خۆی هیچ شتێکمان لەسەر هیچ کەسێ نیە هیچ شتێکمان لەسەر هیچ کەسێ نییە خوا ئەوە نەیاوێتی و خوا بردوێتی قوربانە مامۆستاکان تەلەفۆنیان بۆ کردی وتیان تۆزێ ناساغا ئیترە تا خەسەخانە چوو و وەفاتی کردو چاوەڕێیەکەی جارێ هیچ پشاز نەکراوە دوورە لە ڕاستیەوە ئەو شتانە جارێ هیچ شتێک نییە هیچ شتێ نییە و بە بۆنەی غاز و هیچ شتێک شەوە نییە و عەزیێتان کێشا مامی لەوەن دەڵێت بە پێی وتەی پزیشکی داد دەرکەوتووە بەهۆی گەورەبوونی دڵیەوە گیانی لەدەستداوە بەڕێبەراتی پەروەردەی ڕۆژهەڵاتیش دەڵێ لەوەن بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەستداوە نەوە غازی سۆپا هیچ قوتابیەکی دیکەش ڕەوانەی نەخۆشخانە نەکراون باسییانەوە کرد غاز لەیداوە و یان تەلەبەی تریش لە مەکتەبەکەی 6 کەس بوون ئەوان ڕەوانەی نەخۆشخانە کراون ئەمانە ڕاستن یا دوورە لە ڕاستیەوە شتێکی وانە بۆ تۆ دانەچیتە پزیشک و لە پێ نەڵێ نازانی شتەکە چۆن بۆ بەڵام کە کەوتینە نی ڕووداوەکەەوە هەرە بۆ شێوە بۆ کە دڵی گەورە بۆ ئیچیتر نەبووی خوێندکارێکی تیژ لە خەسخانە نیە و زیانی پێنەگەیوە تەنها برازایی من بووە کە ئەوای لاتوە ڕاستە خۆ گیانی دەستداوە یاخو لە نەخۆشخانە فرێ نەخۆش لە مەکتەبەکە لە گیانی لەدەستداوە لەوەن پۆلی 6 سەرەتایی بوو تەمەنی 13 ساڵ بوو لە پۆلەکەدا لەگەڵ 5 قوتابی دیکە وانەیان دەخوێن لە ناکاو دۆخی تەندروستی تێک چوە و دەوترێت پێش گەیاندنی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستداوە و کەس و کارەکەشی دەڵێن تا ئێستا هیچ سکاڵایەکیان نییە. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.